بەڵێ سڵاوتان لێبێتن من لە بەڕێوەبەرایەتی بەرگری شارستانی سۆرانم دیارە ڕووداوەکانی خنکان ئەم ساڵ تاوەکو ئێستا ڕێژەکەی بەرز بۆتەوە 10 هاوڵاتی لە ڕووبارەکانی دەبەرەکە خنکاون. من بۆ زانیاری زیاتر و قسەکردن لەسەر ئەو بابەتە چمەلای وتەبێژی بەڕێوەبەرایەتی بەرگری شارستانی سۆران مقەدەم بەیار محیەدین. کاک بەیار سڵاوت لێبێتن، ڕووداوەکانی خنکان لە سۆران گەیشتۆتە ساستێ؟ بەڵێ بەداخەوە لە سەرەتای ساڵەوە تاوەکو ئێستا 10 هاوڵاتی لە ڕووبارەکانی سنووری بەڕێوەبەرایەتی بەرگری شارستانی سۆران کە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران لەخۆ دەکرێت دووچاری خنکان هاتوون و هاوکات تیمەکانی مەلەوانی سەر بە بەڕێوەبەرایەتی بەرگری شارستانی سۆرانیش توانیویانە 8 هاوڵاتی لە مەترسی خنکان لە ڕووبارەکان ڕزگار بکەن. هۆکاری ڕووداوەکان بۆچی ئەگەڕێنەوە لە ناوچەکەت؟ بەڵێ بەداخەوە کە دەبینین ڕووبارەکان کە هاوڵاتی و یاخود گەشتیار کە سەردانی ڕووبارەکانی سنووری بەڕێوەبەرایەتی بەرگری شارستانی سۆران دەکات پابەندی ڕێنمایەکانی بەرگری شارستانی نابێ. هەروەک دیارە کە ڕووبارەکانی سنووری بەڕێوەبەرایەتیمان کە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران لەخۆ دەکرێت بە هەر 4 قەزایەکانەوە قەزای سۆران و چۆمان و مێرگەسۆر و ڕەواندووس ڕووبارەکان تیژڕەوی و لێلی و قوڵایی شوێنی سەختی زۆری تێدایە. هاوڵاتی و یاخود گەشتیار کە سەردانی ئەو شوێنانە دەکا هەڵدەستی مەلەوانی دەکا بەڕاستی ئەو شوێنانە هەندێک شوێنی زۆر مەترسیداری تێدا ناکرێت لەو شوێنانە مەلەوانی بکە کە دەبینی دووچاری خنکان دێ. وە لەلایەکی تریشەوە کە گەشتیار عایلەی خۆی لەگەرە خێزانی خۆی لەگەرە بەداخەوە کە دەبینین ئەم ساڵە و لە ساڵانی ڕابردووش منداڵی تێدایە کە دووچاری خنکان هاتووە کە شوێنێک هەر دەبژێری کە شوێنەکە سەختە یاخود ترسناکە لە کاتی سەرقاڵی بوونیان دەبینی منداڵەکە دەکەوێتە ناو ئاو پاشان دووچاری خنکان دێوە باوکەکە یاخود دایکەکە کە دەیەوێ ڕزگاری بکە ئەویش بە هەمان شێوە دووچاری خنکانە بێ و ئەم ساڵەوە ساڵانی ڕابردووش ڕووداوی لەو چەشنە تۆمار کراوە. بەڵێ هەروەک دیارە کە ئێمە لە بەڕێوەبەرایەتی بەرگری شارستانی سۆران تابلۆی ئاگاداریمان داناوە بە هەر سێ زمانەکانی ئینگلیزی و باڵین کوردی و عەرەبی و بە هەر سێ زمانەکان بۆ ئەوەی هاوڵاتی و یاخود گەشتیار پێوە پابەندی بە تایبەتی کە نێزیک بووینەوە لە وەرزی گەرما بە فەرمانی بەڕێز بەڕێوەبەری بەرگری شارستانی سۆران ئێمە وەکو بەشی ڕاگەیاندن و هەروەها بەشی هونەری بە هاوکاری لەگەڵ بەڕێوەبەرایەتی گەشت و گوزاری سۆران و بەڕێوەبەرایەتی هاتووی سۆران هەڵساین بە زیادکردنی تابلۆی ئاگاداری بە هەر سێ زمان کە باسم کرد لە نزیک ئەو ڕووبارانەمان دانا کە شوێنەکە ترسناکە شوێنەکە لە بۆ مەلەوانیکردن شیاو نییە بەڵام بەداخەوە دەبینین گەشتیاران یاخود هاوڵاتیان پێوە پابەند نابن کە هەروەک دیاریش بوو کە لە لێکێک لە ڕووداوەکان بەداخەوە کە لە ناو گەلی عەلیبەگ کە تابلۆی ئاگاداریمان دانا بوو گەشتیار هەڵستا بوو لەو شوێنە لە نزیکی ئەو تابلۆی چوو بە سەر ڕووبارەکە و مەلەوانی کردبوو و لە ئەنجام دووچاری خنکان هاتبوو. وهروەها ئەوانەی کە ئاستی مەلەوانیان باشە بەڕاستی ناشکرێ یعنی لە هەموو شوێنێکی مەلەوانی بکەن چونکە شوێن هەیە پاشماوەی تێدایە شوێنەکە سەختە پاشماوەی کەلوپەلی تێدا بەجێمایە وەکو بابلێن پاشماوەی تۆڕی ڕاوچێما سیگرەکانی تیا بەجێمایە لەو حاڵەتە ئەگەر هات و ئاستی مەلەوانیشی باش بوو کە گیری خوارد لەژێر ئاوە بێگومان دووچاری خنکانەبی و یاخود ئەوەی ئاستی مەلەوانیشی باشە پێویستە جلوبەرجی مەلەوانی لەبەر بکا بۆ ئەوەی لە حاڵەتی نەخوازرا و تووشی حاڵەتی نەخوازرا و نەبی. بەڵێ ئەوانە هەمووی هۆکارن و هەروەها ڕێنماییشن. لێرەدا ئێمە داوا لە هاوڵاتیانەکەین داوا لە گەشتیارەکانەکەن کە ئێستا وەرزی گەرما زۆری مایە کاتێک کە سەردانی ڕووبارەکان و سەرچاوە ئاویەکانی سنووری بەڕێوەبەرایەتی بەرگری شارستانی سۆران هەڵبستن مەلەوانی نەکەن و یاخود چاودێری لەسەر مناڵەکانیان دابنێن و ئەوەی کە مەلەوانیشە بەڕاستی مەفروضە لە شوێنی باش لە شوێنانەی کە ڕووبارەکەی خاوێنە پاشماوەی تێدانیە گونجاوە لەو شوێنانە مەلەوانی بکاوە لە هەمان کاتیشدا دەکرێت جلوبەرجی لەبەردابی جلوبەرجی مەلەوانی لەبەردابی بۆ ئەوەی تووشی هیچ حاڵەتی نەخوازراو نەبێتەوە. ئێمە کاکازاد هاوڵاتی هەبوویە مەلەوان هەبوویە مەلەوانی زۆر باشمان هەبوویە کە دووچاری خنکان هاتوێت ینی لەبەر هۆکارێک کە دەبینی ئێستا پلەی لەشی گەرمی بەرزە ئاوەکانی ڕووباری بەڕێوەبەرایەتی بەرگری شارستانی سۆران بە تایبەتی لە سنووری باڵەکایەتی و سنووری قەزای مێرگەسۆر ئاوەکەی ساردە کە پلەی لەشی گەرمی بەرزە یاخود لەشی با بڵێن ئارەقەی کردووە یەکسەر خۆی فڕێ ئەداتە نێو ڕووبار و لەوانەیە تووشی حاڵەتی تەشەنجات ببیە حاڵەتی لەو شێوەی لە ساڵانی ڕابردوو تۆمار کرا کە مەلەوانی زۆر باشیش بوویە و کە تووشی تەشەنجات بوو بێگومان ئەو خەڵکانەی لە دەڤەرەکە خنکاون خەڵکی سۆرانن یان دەرەوەی سۆران؟ بەڵێ لە کۆی ئەو دەکەسەی کە خنکاون دویان خەڵکی سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران و هەشتیان گەشتیارن
بەڵێ سەبارەت بە ڕووداوەکانی سووتان و پوش و پاوان ئەمساڵ تا چەندە پوش و پاوانی ناوچەکە سوتاوە ڕێنماییتان بەگشتی بۆ هاوڵاتیان چییە؟ بەڵێ ئێمە سپاسی هاوڵاتیانەکەین سپاسی گەشتیارەکانی شەکەن بەڕاستی کە ئەو ئامارانەی کەلک نەمەنە ئاماری دڵخۆشکەرن کە تاوەکو ئێستا هیچ ڕووداوێکی با بڵێن لەو شێوە زۆر گەورە لە چایەکان و لە دارستانەکان نەکەوتو تەنها ئەو ڕووداوە ئاگرانە کە لە کۆڵانەکان و یاخود لەو شوێنانە کەوتونەتەوە هیوادارین یانە ئەگەر بەراورد بکەین لەگەر ساڵی ڕابردوو ڕووداوەکانی ئاگرکەوتنەوە لە پوش و پاوان و دارستانەکان مەبەستەمە ڕووداوە گەورەکانن کەمی کردووە بۆیە ئێمە داواکارین لە هاوڵاتیان لۆ ئەوەی زیاتر ژینگەی کوردستان یاخود ژینگەی با بڵێن سۆران کە ئێستا ئێمە لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆرانین کە دەوڵەمەندە بە دارستان و ڕۆکی سروشتی و هەروەها بە پوش و پاوان داواکارین لە هاوڵاتیان لە گەشتیاران کا پابەندی ڕێنماییەکانی بەرگری شارستانی بن بە جۆرێک کە پاشماوەی جگەرەکانیان فڕێ نەدەن لە ناو پوش و پاوان و یاخود داوا لە گەشتیارە بە ڕێزەکان دەکەین لە کاتی سەردانی کردنیان لە بۆ چایەکان یاخود لە بۆ شوێنەکان پاشماوەی ئاگرەکانی خۆیان لە دوای خۆیاندا بەجێ نەهێڵن چونکە لە ئەنجامی هەڵکردنی با لەوانەیە ببێتە هۆی گرگرتنی پوش و پاوان و زیانێکی زۆر بە پوش و پاوان و دارستانی ناوچەکە بگەێنێ و داوا لە دایک و باوکانەکەین کە چاودێری ورد لە سەمناڵەکانیاندا بنێن و یاریە ئاگرینەکان بەکار نهێنن لە چایەکان و یاخود لەو شوێنانەی کە دەبنە هۆی ئەوەی کەوا دەبێت ئاگرکەوتنەوە لە پوش و پاوان و داوا لە برا جوتیارەکانی شەکەین کەەوە زۆر جار بوویتە هۆکار کاتێک کە باخچەکەی خۆی پاک دەکاتەوە جوتیار هەیە ئاگر بەکاردنی دەی بەوریاییەوە ئەو کارە بکات چونکە جاروەیە لە دەستی دەرچوویە و لە ئەنجامدا ڕێژەیەکی زۆر لە پوش و پاوان و دارستانی ناوچەکە دووچاری سووتان هاتووە و داوا لە هاوڵاتیانی شەکەین کە بەداخەوە لە ساڵانی ڕابردوو هەندێک هاوڵاتی هەڵدەستان بە تەقاندنی فیشک لە چایەکان کە ئەوە زۆر جار بوویتەوە هۆکار لە بۆ کەوتنەوەی ئاگر و داواکارین لیان کە ئەو دیاردەیە بەکار نهێنن. زۆر سپاس بۆ کاکبێر وتەبێژی بەرگری شارستانی سۆران هیوادارین هاوڵاتیانیش پابند بن بە ڕێنماییەکانی بەرگری شارستانی و شوێنە و شوێنانە نەکەونەوەکەوە تووشی خنکان ئەبن و هەروەها دوورکەونەوە لە ئاگرکردنەوە لەو شوێنانەی کەوا ئەبێتە هۆی سووتانی پوش و پاوان بەڵام نەگەڕە مۆلایەوە.